ديموکراسی ئەوان بەس شەواشەکاریە ناڕەوایە ئەوەی کەوان باسەکەن ئەمە جارێک و دوان نییە ئەوانە کوردەگرن بە ئامانج ئەوەی شۆڕژگەر بێ ئەوەی کەوا چاوکراوە بێ داوای مافەکانی خۆی بکات ئەمانە داگیرکەران کۆمەڵە تیرۆریست ئەگرن ئەمانە تیرۆرەکەن ئەمە شتێکی ناڕەوایە ڕسوە محکومەکرێن ئەمانە یەک درۆکەن ئەوانە درۆیان کردو لەگەڵ ئێمە ئەگەر ئەوانە درۆیان نەکردوایە وەختی خۆی کوردستان کە یەک پارچە بووە ئەوانیان نەکرد بە چوار پارچە بەسەر ئەم دەوڵەت و ئەو دەوڵەتەیە هینیان ناکردین پەرتەوازیان ناکردین ئەو کاتە ئەگەر مەقسەدی ئەویان بۆ گەل ئەو کاتە کورد یەک خاچی هەبوو یەک ماڵی هەبوو یەک کورتە بوو بەڵام ئەمان هەستان بێویژدانانە بێ ئەخلاقانە بە چاواشەکاری هاتن کوردیان کرد بە چوار پارچەوە پەیامی ئەوەم هەیە لە هەر شوێنێکی دنیا ئەوەی ئازادی خوازە نەک تەنیا کورد ئەوەی ئازادی خوازە ئێمە چۆکو گەلانی دنیا ئازادیمانەوێت سەربەستیمانەوێت داواکەم ئەوەی یەک تۆس ڕوحی کوردایەتی تیا هەیە هەڵوێستی هەبێت محکومی ئەم تیرۆریست و ئەو دەوڵەتانەی کەەوە بە ناوی ئازادیە و بە ناوی دموکراسیێتەوە ئەم تیرۆریکە ئەنجامەدرێ هیچ کۆڵینەوەک هیچ لێپرسینەوەیەک ناکەن یعنی ئەمە چاواشەکاری ئەمە بێویژدانیە ئیدانەیان دەکەین ئەوانە مجریمن ئەوانە خەرک معاملە بە ئینسان دەکەن مانای ئینسانیەت نازانن پاریس ئێستا بوویتە منبعی جێی کڕین و فرۆشتنی ئینسانی کڕین و فرۆشتنی ئینسانی یعنی ئەو ئینسانە کە لێرە دەستەوێندەر پەناهەندەیە وەکو ئەسیرەکە ئەوە لەوێندەر لە بۆ تەماعی ماری دنیاە و لە بۆ قەومیەتی شەهیدیان دەکەن خەیاریشان خاوە با شەهیدمانکەن هەر بنە بەردەک و هەواڵ ئەڤینەچی لێ هەر بنە دارەک و هەواڵ ئەڤینەچی لێ ئەوانە لە ڕاست ملەتەکەی خۆیان حکومەتن لە ڕاست دەرەوە لۆ بێدەنگن دەبێ هەموو کوردەك بێدەنگ نەبی پێویستە هەمووی بێتە سەرخۆ و لە خەبات و تێکۆشان دابی ئەمەش لە خەبات و تێکۆشانی خۆمان بەردەوام دەبین